جیاوازێکی زۆر گەورە لە نێوان خۆرهەڵات و خۆرئاوا یان باشوور و باکوردانیە. ئاراستەکەت هەرکوێک بێت دەبێوە لە گەشتەکەت بکەیت گەشتێک بێت لە ناوی خۆدا. شەمس تەبریزی وایوت ئازیزانم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر بێت. شاد بوومەوە بە دیدارتان لە بەرنامەیەکی نوێی زایاڵی داهێنان. گەرویستت ڕادەی پێشکەوتنی میلەتێک بزانیت و لە ئاستی شارستانی و هۆشیاری تێبگەیت گوێ لە مۆسیقاکەی بگرە. کۆنفۆشیوس 1500 ساڵ لەمە بەروایوت پاریس شاری هونەر و موزیک هەمەڕەنگی شاری هزر و فەلسەفە و ڕواینە جیاوازەکان. لە گەشتی ئەم جارەماندا بۆ پاریس شاد بووین بە دیداری هونەرمەندی شێوەکاری کورد کە زیاد لە 35 ساڵە لە فەڕەنسا دەژی و چەندین پیشانگا و بەشداری گەوری هەبووە لەگەڵ هونەرمەندانی فەڕەنسادا ناسر غازیزادە. دوا بە دوای ئەو چاوپێکەوتنەشمان گەشتێکی پاریستان پێشکەش دەکەین. سەرەتای شۆڕشی ئیسلامی ئێران کە دەست پێەکە گۆڕانکاریشی گەورە لە ئێرانە دروستە بێ بە تایبەتی لە دوای سەردەمی شاوە دواتر سەردەمیکی تریەتەکایەوە لە ئێرانە سەردەمی مەلاکانی ئێرانێتەکایەوە سەردەمی حکمی شیعە و مەلاکانە تۆ لە سەرەتای ئەو شۆڕشە ئەو وڵاتت بەجێهێشت ئەو ئێرانت بۆ بەجێهێشت وەکو هونەرمەندێک هۆکارە ڕۆحی و هۆکارە فکری و هۆکارە دنیابینەکانی تۆ چی بوون بۆی کە ئێرانت بەجێهێشت هەرەکو پەنابەریشتر بەجێت نەهێشت تۆ وەکو هونەرمەندێک بەجێهێڵی. بڵێ دیارە زۆر پرسیارێکی جوانە. من لە ساڵی 1970 زاینیدا هاتوومە ئوروپا فەڕەنسەم بە تایبەت هەڵبژارد بۆی کە جێگای هونەر و بەرهەم و کاری کولتورێل بوو. بەڵام لەبەروەی کە بەجێهێشتنەکەی دیارە لە پێش ئەودا کە ڕێژیمی شاهی بوو زۆر خەڵک ناڕازی بوون بە تایبەت منیش وەک کوردێک دیارە ڕازی نەبووم لەو وەزعیەتە و فکرمان دەکردەوە شتێک دێکە لەو باشتر بێت. تێکۆشانەکە بۆەوە بوو. بەڵام دوایی لە ساڵی 2 ساڵ دوای خەباتی ئێران کە ئەوڕۆ لەوانەیە پێی نەڵێن خەبات بەڕاستی یەنی ئەوەی کە هاتوۆتە پێشەوە لەوانەیە نێوێکی دیکەی لێ بنێین کوشتاری خەڵکی کورد و خەڵکی دیکەش هەر ئەوان کە دێموکرات بوون بە هەر جوورە دێموکراتێک دەست پێکرا و منیش تماشام کرد جێگام نەماوە لەوێی تر بە تایبەت لەباری هونەرەوە. لەباری هونەرەوە دیارە وەختش من زۆر ئیشم دەکرد و ئیشی هونەری کە وەختە زۆرتر ڕیالیزم سۆسیالیست بوو ئیشەکانی من. هێندێکیان لەسەر کوردستان بوو لەسەر وەزعیەتی منتەقە و جۆرەشتان بوو لەبەرەوە بوو کە هیچ ڕێگام پێ نەما کە بێمە دەرەوە و پەنابێنم بۆ فەڕەنسا. بڵێ هەڵبەت کە دەیتە فەڕەنسا وەکو هونەرمەندێک بەڵام تۆ ژیانێکی سەختت بردە لە سەرەتایی وەکو هونەرمەندێکیتە وڵاتەوە وەکو پەنابەرێک و هونەرمەندێکیتە وڵاتەوە سەرەتای ڕۆژانی هاتنت وەکو پەنابەر ساڵانێکی سەخت بووە. دەتوانی باسی ئەو ڕۆژە سەختانی ژیانتمان بۆ بکەی کە سەرەتا هاتیتە ئێرە؟ بەڵێ ڕۆژەکانێک تازە هات بووین بۆ ئێرە بەڕاستی زۆر سەخت بوو زۆر ناخۆش بوو بە تایبەت کە وەزعیەتی ئێران جۆرێک بوو کە پیاو ئەو هوڤیەتی خۆی لەدەستدا بوو. یعنی ئێمە لە فشارێکی کە لە ئێران و لە تارانەوانە لەسەر من و لەسەر خەڵکیش بوو هەروە ئەو ئیدانتیتە هوویەتی خۆی لەدەست دەدا پیاو. زمانێک گەیشتمە ئێرە بخۆم نەمەزانی دەبێ بڵم چی بۆ چی هاتووم لەبەر چی هاتووم چم کردو فڵان و ئەوانە. بەڵام وردە کە لێرە مامەوە و دیارە زۆر سەخت بوو ڕۆژەکانی و نە زبانمان دەزانی نە هیچ پەیوەندیمان لەگەڵ خەڵک بوو. بەڵام بەڕاستی لەو زەمان و لەو وەختەوە کە خەڵک یعنی خەڵکی ئێرە و کاربەدەستەکانی ئێرە زانیان کە من ئیشی هونەری دەکەم وەزعیەتیان لەگەڵ من گۆڕدرا و دیارە وەزعیەتی میش گۆڕدرا و زۆر یارمەتی منیاندا لە وڵاتی فەڕەنسا کەوانە قەل لە بیر ناکەمەوە من هەمیشە لە بیرم دەمێنێ ئەگە ئەو ڕۆژ شتێک دەکەم و شتێکم کردووە دیارە یارمەتی خەڵک بووە کە منی کردووی پاڵ پێوە نامە تا ئێرە. بڵێ
قۆناغەکانی کاری هوەریت ئوستاس کۆمەڵی قۆناغ دەست پێکە لە ساڵەکانی هەشتاکانەوە تا 90ەکان و تا ساڵەکانی 2000 و تا ئەم ماوەیەش ئەم قۆناغانە بە چەند قۆناغێکی جیاوازدا هاتوۆتەکایەوە هەر لە ڕیالیزم و ئیشوکاری تقریبەن کلاسیکەوە تا دەگاتە ئیشی مۆدێرن و تا دەگاتە ئیشی گزارشگرایی و تێکەڵەیەک لە ئینتیباعێت و ئەمانە ئیشێک لە ناڵێن بستراکت بەڵام بەڵکو بەرەو مستەقبەلگەرایی یان نەتوانین بڵێ ئایندەگەرایی لە ئیشەکانتە دیارە لە ئیشەکانتە بەڵام بە پاڵپشتێکی باگراوندێکی نۆساڵژی باگراوندێکی نۆساڵژیایەکی قوڵ حوزنێکی قوڵ لە تەواوی ئیشەکانتە هەست پێکرێت لە تەواوی ئیشەکانتە بەڕاستی وایە بەڵام هاتنی من لە 1970 گەیشتومە ئێرە دیارە هەل لە ئەوڵەوە نابەڵان تا 1-2 ساڵ دوایی پێم بر بەوەی کە زانیم کە ئەو ئیشەی کە من لەوێ ئەم کرد لە ئێران بڵێ دیارە من لە زانستگای تاران لە زانستگای هونەرە جوانەکان دەرسم خوێن بوو بەڵام ئەو ئیشەی لەوێ دەم کرد زۆرتر ئەتوانین بڵێن ڕیالیزمێکی سۆسیالیزم بوو ڕیالیزمێکی کە زۆرتر گیر و گرفت و کێشە و ئەوانەی خەباتی لە خۆیدا نیشان دەدا هاتنی من بۆ فەڕانسەی بۆ وانەکە گەیشتم کە ئەو قاڵبەی کە من ئیشی تێدا دەکەم وەک ڕیالیزم سۆسیالیزم جوابی شتەکانی من ناداتەوە ناتوانێت ئەو قسانیە من پێ من بیانگەیەنێت ئەوەی زۆر جگات دەگەڕام دەبێت چی بکەم بۆ چۆ بڕۆم چ جۆر ئیشە بکەم قاڵبەکەی چۆن بێت لەو بارەوە تا چوون بۆ دانشگای بە زانستگای سۆربۆن دیارە من هەوڵ چووم مێتریسێکم لە دانشگای ڤەنسان خوێند زۆر شتی بە من نەدا بەڕاستی لەوێ دوایی کە هاتم بۆ سۆربۆن بۆی کە DOA بخوێنم DOA ینی دوای مێتریسە لەوێدا بوو زانیم کە من زۆر شت نازانم لە لەبارەی تێۆریدا لێ تێۆری هوەردا لەوانە بوو بڵم لە زەری پراتیکەوە من زۆر شتم دەزانی وەک پراتیک بیکەم بەڵام لەباری تێۆریەوە نا ئەوە بوو کرد لەوێ دەگەڕام لەوەی کە چۆن خۆم نەجات دەم لەو ڕیالیزم سۆسیالیزمە بێنمە دەرەوە لەوانەیە بتوانە مەرە قسانە بکەم بەڵام قسانە لە قاڵبێکی هوەری ئەنتەرناسیۆنالدا بێ ئەوە بوو کە ڕۆژێک من لە کتێبخانەی ژۆرژ پۆمپیدۆدا ئەکسپۆزیسیۆنێکم دیت لە کلینت هونەرمەندێکی وێنەچێشی ئوتریشی لەوێ بوو کە شۆچێکی لێدام وەک شۆکی ئلکتریکی یعنی وەک شتێکی ڕێگاکەم شتێکم دیەوە ئەوە بوو کە لەوێڕا بەو تێئۆریانەی کە لە سۆربۆن دەماخوێند و ئەو شتێک کە بە پراتیک لە کلینتم دیت ئەمنی کێشایە سەر جادێکی دیکە ڕێیاکی دیکە خاڵبێکی تازەم دیەوە بۆی کە بتوانم قسەکانی پێ بکەم لەوانەیە بڵێم ئەوەی کە ئەوڕۆ دوای 37 ساڵ دەیکەم لەگەڵ ئەوەی کە ئەو وەختی شەردەم کرد لە وەکو تێم وەکو تێمی کارەکەم هەر فەرقێکی زۆری نەکردبێت جا زۆر کەس لەوانەیە پرسن کە مەسەڵەن سیاست و هوەر و ئەو جۆرەشتانە لە بابەتی ئەو جۆرە ئیشێکە وێنە کێشیەوە کەڵبەتە وێنە کێشی لەوانەیە ئەوڕۆ جوابی نەداتەوە جوابی ئەوەی کە هوەر بە جێگایە گەیشتووە کە وێنە نییە زۆرتر فکرێکە زۆرتر کۆنسپتێکە وەک شتێک کە ڕۆباسی دەکەن بەڵام ئەوەی کە من پێیگەیشتم لە خوێندنەوەی زۆر شت لەبارەی فیلسوفێکی فەڕەنسەوی بێنەی پۆل والێری ئەبەتە من مامۆستایەکم بوو لە سۆربۆن کە زۆر تێگەیشتوو بوو بەخۆی زۆر کتێبی نووسی بوو بۆ خۆشی هوەرمەند بوو یعنی بە منی نیشاندا کە لە هوەردا دووشتی ئەسڵی هەیە یەکێک پای فەلسەفی یەکێک پای علمیە بەبێ پای فەلسەفی و علمی ناتوانێت ئینسان لە هوەردا زۆر بچێتە پێشەوە زایڵی داهێنان لە گەشتێکی بۆ پاریسدا ئەم مۆزیک و وێنانی بۆ ئامادە کردوون
have to roll. I'm when your man has to roll up to blame on me. هونەرمەندێکی بەنێوبانگی شێوەکار لە یەکێک لە مۆزەخانە هونەرەکانی جیهاندا پیشانگایەکی جیاواز دەکاتەوە. جێف کۆن هونەرمەندی شێوەکار و پەیکەرسازی ئەمریکایی لە مۆزەخانەی زانکۆی ئۆکسفۆرد ئەم پیشانگایی کردوتەوە. ئەوانە پەیکەرتاشی سەمای بالیکچانن کە لە پۆڵای ژەنگ هەڵنەگرت و دروستکراون و لەسەر ڕێڕەوی مۆزەخانەی ئاشمۆلینی هونەری و زانستی و شوێنەوارناسی لە زانکۆی ئۆکسفۆرد دانراون. ئەوانە بەشێکن لە نمایشە نوێیەکەی هونەرمەندی پەیکەرتاشی ئەمریکی جێف کۆنز کە بە شێوەیەکی بەرچاو واچاوەڕوان دەکرێت ببێت بە یەکێک لە بەناوبانگترین هونەرمەندی هاوچەرخ. ئەو شتانەی ئەوان هونەر نین، بەڵکو لە ڕاستیدا ئەوان لە ناوخودی ئەزمونەکانی خۆیانەوە هونەر دەدۆزنەوە، شتێک ئەبیندرێت کە لە کڕۆکی توانای شاراوی خۆیەوە سەرچاوی گرتووە. لە ڕاستیدا من بڕوام وایە هونەر بە تەنیا لە نێو بینەردایە، ئەو شتانە هونەر نین، بەڵام هونەرەکە لە ئەزمموی خودی کەسەکەەوە دەدۆزێتەوە و کڕۆکی توانای شاراوی خودی خۆتە. بۆیە من هیواخوازم کارەکان زیاتر تێشک بخەنە سەر ئەوەی دیمەنێکی شاراوە پیشانی بینەر بدەن. لە ساڵی 2013 کۆنز کارەکانی بوو بە گرانبەهاترین هونەر کاتێک یەکێک لە کارە هونەریەکانی بەناوی باڵۆن دۆگ ئۆرنج ئەمە خراە مەزادەوە و بە بەهای 58.4 ملیۆن دلار فرۆشرا. ئەم ڕیکۆردا بەم دوایانە لەلایەن وێنەکێشی باڕیتانی دەیڤید هەکنی شکێنرا کە بەرهەمەکەی وێنەی هونەرمەندێک بوو بەناوی پول with two figures نرخەکەی گەیشتە 90.3 ملیۆن دلار. لەگەڵەوەشدا کۆنز دەڵێت ئەو باوەڕی وایە کە بەهای ڕاستەقینە ئابووری نییە. بەهای هونەر هیچ کام لە جۆرەکانی ئابووری نییە، بەڵکو لە چۆنەتی ژیانی تۆیە. ئەوە سەبارەت بەو توانایەیە کە هونەر بتوانێت هەموو مرۆڤاتی پێکەوە بێنێتە ناو هونەرەوە، هەروەها ئەبێت توانای وتوێژ و فەلسەفە و کۆمەڵناسی و فیزیا و دەروونزانی و جوانی تێدا بەدی بکرێن. مەبەستم ئەوەیە هەموو جیهان بۆ تۆ کراوە بێت، ئەوەیە بەها. کارەکانی کۆنز ئەبێ مشتری نییە. لە ساڵی 1990 زنجیرەیەک لە تابلۆ و پەیکەرتاشی دروست کرد بەناوی مەید ئین هەیڤن کە لە پەیکەرەکاندا باشکرا وێنەی وروژێنەر و سێکسی تێدا دەردەکەوت. ئەو نەمایشە دەگمەنەی کۆنز لە بەریتانیا لە دوای ئەوە دێت کە خوێندکارانی زانکۆی ئۆکسفۆرد بانکێشتیان کرد تا خەڵاتی هونەری هاوچەرخ قبول بکات و لێرەوە گفتوگۆ لەسەر ڕێخستنی پێشەنگایەک بکەن تا کارە هونەریەکانی کۆنزی تێدا نمایش بکرێت. هەمیشە لە نێوان مۆزیک و وێنەدا هێڵێک پردێک هەیە، هارمۆنی، بەڵام وێنەکان ئەو ساتانە وەک خۆی دەگێڕنەوە.
ڕەنگە خۆشەویستی باشترین جۆری دەوڵەمەندی بێت و دەوڵەمەندیش خراپترین جۆری خۆشەویستی بێت. ساراماگۆوا دەڵێت تا زایاڵێکی دیکە و داهێنانێکی دیکە هەر شاد و بەختەوەر بن.